وفاتان هەبێ بەرامبەر بە مردووەکانتان لە سەجدەدا لە دوعاکانتانە لە بیریان مەکەن. بەردەوام بڵێ خوای لیان خۆشمە، تایبەتی دایک و باوکتە، کەسێکی ئازیزت لە دەست داوە، بەردەوام بڵێ خوای لە دایک و باوکم لە فەڵان کەس خۆشمە. لە بیریان مەکەن، چونکە ئێمە نازانی حاڵی ئەوان چۆنە، بەس دڵنیای پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. بێ وەفاترین مرۆڤ ئەو مرۆڤەیە کەسە خۆشەویستەکانی خۆی لەبیر دەکات لە دوعاکانیدا. هەر کەسێک لە ئێمە بگریت کۆمەڵێک خۆشەویست و ئازیزمان لەدەست داوە، خوای گەورە میهرەبان لیان خۆش بێت. بۆیە پێویستە ئەمڕۆ باسی ئەوە بکەین ئەوانەی کە لە دەستمان داون لە ئازیزان و خۆشەویستانمان لە دوعای خێر بێبەشیان نەکەین. خوای گەورە میهرەبان مەدحی ئەو کەسانە دەکات کە لە دوای سەحابەوە دێن. دەفەرمێ والذین جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. ئەوانەی کە لە دوای سەحابەکانەوە دێن ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێت، دەڵێن خوایە گیان لە ئێمە خۆش بە وەلەو براو خوشکانشمان خۆش بە کە لە پێش ئێمە بە ئیمان ڕۆشتوونە. کەواتە ئینسانی ئیماندار دەبێت دوعای خێر بۆ مردوەکان بکات، چی پیاوە چێ ئافرەتە. بەردەوام بڵێ خوایە گیان لە ئێمە خۆش بە وەلەو خوشک و برایانێشمان خۆش بە کە لە پێش ئێمە بە ئیمان مردوونە. ئامین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ دوعای موسڵمان بۆ براو خوشکی موسڵمانی خۆی قبوڵە. ئەوەی کە زیندووە دوعا قبوڵە بۆی بکەی، ئەوەشی کە مردووە دوعا قبوڵە بۆی بکەیت. ئیمامی سوفیانی کوڕی عوێینە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ هەروەکو چۆن مردووەکان چەندی پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. مردووەکان ئەوەی کە مردوونە خوا لیان خۆش بێ. ئێمە کە زیندوین چەندە پێویستمان بە خواردن و خواردنەوەیە، ڕۆژانە دەبێ بخۆین و بخۆینەوە. مردووەکانمان زۆر زیاتر پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. بۆیە لە دوعاکانمان لە بیریان نەکەین، چونکە ئێمە نازانین حاڵی ئەوان چۆنە. ئێمە نازانین حاڵیان چۆنە، بەس خوا دەزانی. ڕاستەکەی کۆمەڵی خەو دەبینین ئینشەڵا مای دڵخۆشیە بۆ ئێمە، بەڵام حاڵیان نازانین چۆنە. ئەوان زۆر پێویستیان بە ئێمەیە، دوعای خێریان بۆ بکەین، بۆیە قەت لە بیریان مەکەن.